ئاسوس عالی خێراتی سەرچەوە پەرلەمانتەرەیەکێتی تەواو کوبوون دواخرا دەڵێن لەوانەیە تا ڕۆژی سێشەممە ئەتیفاقێک بکرێ نزانم لە بینیەکەتی و پارتی یانیش ئەو شاندەی کە قرار وایە بچێتە هەولێر جەنابتان چاوەڕێی چین لە ڕاستیە من بە تەمانە و بابەتە وەکو خۆی بۆ بینەری بەڕێز و بۆ خەڵکی کوردستان ڕوون بێتەوە بابەتی دواکەوتنی هەڵبژاردن و دیاریکردنی ڕۆژی جەلسە و هەڵبژاردننی سەرۆکی کۆمار هیچ گرفتێکی نییە و ئامادەیە گرفتە گەورەکە لە دیاریکردنی کەسی و ڕاستپاردنی کەسێکە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق گرێت کوێرە سیاسیەکەی ئێستای عێراق ئەم پنتەیە ئەم خاڵەیە و باوەڕیش ناکەم زۆر ئاسان بێ بەتاکید چارەسەری هەیە بەڵام فشارەکانی دەرەکی و ناوخۆیی لەسەر ئەم پرسە وەزعی دۆخی سیاسی عێراقی تا ڕادەیەک حساس کردووە ئەگەرنا لە ڕاستیە کاندیدەکانی سەرۆک کۆمار هەموو لایەنەکان و بێلایەنەکان ئامادەن و پێم وانییە گرفتێکە بێ ئێمە ینی من خۆم حەزمە کرد ینی بە شێوەیەکی گشتی هەموو لایەنەکان ئێمە ڕێبکەوتینایە لەسەر بابەتی سەرۆکی کۆمار پێم وانیان ئێستا گرفتە سەرەکیەکە لەسەر بابەتی سەرۆک کۆمارە یانیش سەرۆک وەزیرانی عێراق نەخێر لەسەر سەرۆک وەزیرانە لەسەر وەزیرانە بەڵێ ئەم بابەتە هیچ پەیوەندی بە با بڵێن ئەمڕۆ کە جەلسە بۆ موعیدی جەلسە هەبوو جەلسە تەخیر بووە پەیوەندی بە بابەتی سەرۆکی کۆمارەوە نییە ناهێڵن سەرۆک کۆمار من ناڵم ئەزای چۆنە من ناڵم ینی شیعە ناهێڵێ یا ئیتار وا ئەکا یان فڵان لایەن ئەماڵێ چونکە لەناو هەموو لایەنە سیاسەکان و لەناو هەموو پێکهاتەکان ڕای جیاوازەیە لەناو ئیتار ڕێی جیاوازەیە بۆ دیاریکردنی کەسێک بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەناو سونەکان قسەیەکی تر هەیە ئێمە وەکو کورد قسەیەکمان هەیە یەکێتی قسەی خۆی هەیە پارتی قسەی خۆیە لایەنەکانی کە بەگشتی قسەی خۆیانیان هەیە جۆرێک لە تێگەیشتن دروست بووە لە بینی پارتیوەکەتی هەیە لەسەر پۆستی سەر کۆمار کوتا کوبوونەوە کە کراوە کەی بوو لەسەر چی قسەتان کرد من ئەوەندەی ئاگام لێ بێ لە ڕاستیە ئێمە نەگەیشتونێت ئەوەی کە کاندیدی هاوبەشمانە بێ هەردوو لامان کاندیدی تایبەتی خۆمانمان هەیە و چینە ناو پرۆسەکە و پرۆسێکی سیاسی و دیموکراتی و ئازادانەیە و ئەمە گرفتێکی گەورەشی لە بینی یەکێتی پارتی دروست نەکردووە من پێ دەڵم پێشەکی ئەڵم ومێد مەکرد کە جۆرێک لە ڕێکەوتن هەبووە لە بینی یەکێتی پارتی بووی کە بتوانین دەکرێت هەبێ دەکرێت دروست ببێ هەتا ڕۆژی سێشەممە چونکە جەنابەت دەڵی گرفتی سەرەکە پۆستی سەرۆک وەزیرانە بەڵێ وایە بەڵێ پۆستی سەرۆک وەزیرانە کەواتە لەوانەیە سبەی ئەم گرفتەیەک لا بکرێتەوە لە هەولێر ئەگەر وا بێ ڕۆژی سێشەممە کۆبوونەوە بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار دەکرێت ئەو وەفدانەی کە ئێستا بەتەمان هەم بەڕێز کاک مەسعود هەم بەڕێز کاک بافڵ ببینن لە هەرێمی کوردستان ڕاستە یەکێک لە بڕگەکە و بابەتەکانیان بابەتی سەرۆکی کۆمارە باسکردنی بەڵام بابەتە ئەساسیەکەش دیاریکردنی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە دیسانەوە من پێ دەڵێم ئەم بابەتە بابەتی هەڵبژاردننی سەرۆکی کۆمار من حەز ناکەم لە ڕاگەیاندنەکان و لە ناو خەڵکی و لە ڕووی سیاسیەوە بە جۆرێکی کە مزایادەی لەسەر بکرێ بڵێن وڵا ئەوە کورد ڕێک ناکەوێت لەسەر سەرۆکی کۆمار بۆیە عملی سیاسی تا ڕادەیە خاو بەتەوە هیچ وانە بابەتەکە بابەتی پۆستی سەرۆکی وەزیرانە پۆستی سەرۆکی کۆمار لایەکەتیش پۆستی سەرۆک کۆماری عێراق بەستراو نییە بە پێکهێنانی حکوومەت لە هەرێمی کوردستان خۆی هەر ئەزای چۆنە زۆر پێوەستە بەیەکەوە زۆر پێوەستە بەیەکەوە بەڵام کێشە لە بابەتی سەرۆکی کۆمار و هەڵبژاردننی سەرۆک کۆماران نییە کێشەکە لە دوای ئەوە ڕاستپاردنی کەسێکە بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئینجا ئێمە بەیانی لەگەڵ پارتیە چینە منافەسەوە ئێمە زای خۆمان چیمان کردووە و هەنگاوەکانی خۆمان بۆ بردنەوەی پۆستی سەرۆکی کۆمار بەدڵنیاییەوە کورسیتان مسوگەر کردووە نازانم ئەوە باز ناکرێت لێرە باز ناکرێت بەڵام لەوانەیە پێویست دەکا باسی بکەم بەڵام بەدڵنیاییەوە هەموو هێز و لایەنە سیاسەکانی عێراق زۆرینەی زۆریان پشتیوانێکی باشی یەکێتی نیشتیمانی کوردستان و کاندیدەکەی نیشتیمانی کوردستان بەڵێ بە هەردوو لایەنەوە لە هەردوو لایەن ئێوە تاکیدن کە دەبنەوە کە وەکو دوو کاندید پارتیوەکەتی پێکەوە بچونە ژوورێ بەڵێ ئێمە منافەسەی بردنەوەک تەمام ئێوە چۆن دەڕوانە ئەو ناکۆکی و پێشهاتانەی لەسەر پۆستی سەرۆک وەزیران مانەوەی نووری مالکی و کشانەوەی نووری مالکی وەکو یەکێتی بەڕاستی ئاڵۆزە یعنی زۆر بابەتەکە هەستیارە و
گرفتیشە ئەگەر بە عقلێکی حەکیمانە هەموو لایەنە سیاسیەکان کار لەسەر ئەم بابەتە نەکەن و هەموو لایەنەکان نێنە سەرخەت بۆ چارەسەرکردنی گرفتەکە لەوانەیە ڕۆژگاری تا ڕادێک خراپ چاوەڕوانی دۆخی سیاسی و عملی سیاسی بکە لە عێراقا لە عێراقا لە هەرێمی کوردستانیش لە عێراق مەبەستت چییە؟ مەبەستمەوەیە ئەگەر ڕێک نەکەون لەسەر دیاریکردنی سەرۆک وەزیرانێکی هەموو لا کۆک لەسەر هەموو ناکۆک لەسەر هەموو لایە کۆک بن لەسەری لەوانەیە ئاسان نەبێ و عملی سیاسی لە وڵاتە بەچی بکەوێت. ئێوە قسەتان چییە لەسەر نووری مالکی؟ ئێمە گرفتمان نیە ئەمە ئەومان بەجێشتۆ بۆ ئەدی لەسەر قسەکانی دۆناڵد سیاسیانی کە ئێستا زۆرترین کورسی پەرلەمانیان هەیە وەکو کوتلەی گەورەی ناو پەرلەمان ئەوان بۆ خۆیان مەسئولن لە دیاریکردنی ئەم بابەتە دواتر قسەکردن و دەنگدان و ڕئیدان و ئەوانە لەسەر ئێمە و ڕۆژی دەنگدانە بەڵام پێم وانە بەتابەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕاستیدا لەم پرۆسەیە بەتابەتی خودی کاک بافڵۆک و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێک لە هۆکارە ئیجابیەکانی پرۆسی سیاسی لە عێراقا بۆ ئەوەی کە ئەم قۆناغەش کە بەداخەوە ینی ڕۆژگارێکی سەختە لە بینی جەنابەت بە زەڵالی وەڵامی هەندێک پرسیارەکانی منت نەداوە لۆیە سپاس دەکەم بەڵام لێرە بزانین وەڵامی ئەو پرسیارانە لە لێدوانی تایبەتی کاک هەرێم کەمال ئاغا کە سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان وەردەگرینیان نا پێکەوە بە بینەری بین کێشە لە هەموو ماڵەکان هەیە دوێنێ کۆبنەوەی ئیتار کراوە ئەمانەی کە پێشتر تێبینیان هەبوو تێبینەکە زیاد بکەم نەبووە لەسەر دیاریکردنی سەرۆکی حکومەتی داهاتوو لە ناو ماڵی سونە بە هەمان شێواز کێشە هەیە بیربوونی جیاواز هەیە وەڕەتکردنەوەش هەیە لە ناو ماڵی کوردی تا ئێستا ڕێک نەکەوتونە سەرێک کاندید بە دوو کاندید دوا کۆبنەوەی ئیتار دوێنێ تیمێکیان ڕێخستووکە ئەو تیمە دۆچی کوردن دێن سەردانی هەولێر و سلێمانی دەکەن بۆی کورد لێک نزیککەنەوە یان بیکەن باەکی توی پارتی بکەن بە یەک کاندید بۆی ئەو حرازیان توش نەبێیانی لایەن با بڵێن هەردوو لە علاقاتی هەیە لۆبی دروست کردووە پەیوەندی باشی هەیە تدانێ ئەم هەردوو لایەن ڕازیکەن بە هەر شێوازێک لە شێوازەکان بێ بەیەک کاندید ئەمە وەکو کۆبنەوەکەی دوێنێ ئیتار کە تیمێکی ڕاست و بەڵام ڕاستەکەی شتێکی دەمەی باسکەین ئەمە چەندە بەداخەوە کەتۆتە فراغی دەستوری و یاسایی و ئەو ڕۆژ دەبینی کافتریا و قاعکە چۆڵەکە نساب نییە دەسە هەیە کە دوو فەقەرە بۆ فەقەرێکیان سوێن خواردنی چەند پەرلەمانتارێک بۆ کەی تریشان هەلبژانی سەرۆک کۆمار بوو بەڵام بەداخەوە ڕێک نەکەوتون بەشێکی شیعە نەهاتوون کە زۆری نهاتوون بەشێکی سونە نەهاتوون کە ئەوانی زۆرینەن و کوردیش وەکو ئاماژەم پێدا تا ئێستا ڕێک نەکەوتون لەسەر یەک کاندید بەڵێ کاکاسوس ئەوە لێدوانە هەرێم کەماڵاغا سەرۆکی فراکسیۆنە یەکێتی بوو لە پەرلەمانی عێراق دەمەوێت بە کورتیت پێ بڵێم بۆی بزانی چی وت وتی ناو هەموو ماڵێک کێشەی هەیە ئێمە و پارتیش تا ئێستا ڕێک نەکەوتوینە بە دوو کاندید دەچینە ناو هۆڵی پەرلەمان سبەش شاندێک کە دوستی کوردن دەچنە هەولێر و دەچنە سلێمانی لەوانەیە ئەوان بتوانین ڕۆڵێک بگێڕن لە بوو یەکلاکردنەوەی ئەم مەسەلەیە اینجا لە ناو ماڵی سونەش کێشە هەیە هەڵبەت کوردیش هەیە و شیعەش هەیە ئەم هەموو کێشەیە چۆن حەڵاکرێ پێشتر ئاماژەیەکم کردوتم ینی بەڕاستی بابەتەکە بابەتێکی هەستیارە و تا ڕادێکیش ئاسان نییە چارەسەرکردنی بەڵام جوودەکان زۆرن دۆست و یاری هەموو لایەنەکان لە ڕاستیان جوودەکان لە سەراستی ناوخۆیان دەرەوە مەبەست لە سەراستی ناوخۆ لە سەراستی دەرەوەش بەڵێ خەڵکی کەش قسەی تیا هەیە بەڵام تا ئێستا من خۆم بەڕاستی زۆر دڵنیا نیم لەوەی کە ئاڕاستەی ئەم هەوڵانە و ئەم دیدارانە و ئەم تەکلیفانە لە لایەنەکاندا تا چەند ئەتوانێت جێی خۆی بگرێت چونکە بەڕاستی با بڵێن ڕاستباردننی یا دیاریکردنی بە ڕێزمالێکی لەلایەن ئیتارەوە لەوانەیە قورس بێت جارێکی تر پێداچوونەوە بەسەر ئەم بابەت بە دڵنیاییەوە لە ناوخۆشیانە لەوانەیە خەڵک هەبوو بێ ڕازی نەبوو بێ بەوەی کەس بە ڕێزمالێکی کاندید بێ
ئەمە کارێکی ئاساییەوە لە جاری یعنی بە هەردوو حاڵەت مانەوەی نووری مالکی دەڵی قەیرانێکی کوری سیاسی دروستە بێ و کشانەوەشی بە هەمان شێوەش کەواتە عێراق لە بینی ناڵ و بزمارە لە دۆخێکی وایە ومێ دەکەم بە تایبەتی لایەنە کوردیەکان بە شێوەیەکی گشتی و یەکێتی و پارتی بە تایبەتی بتوانین ئێمە ڕۆڵی گەلێک سپاسیەتت کەم هێژە سوس علی پەرلەمانتەریەکەتی